بە دوای ئەم مشکلێ بێ ئاویەوەم ئەمە چی ئەم کێشەیە؟ ئاومان نییە ئاو بڵێ ئەومان هەر ئەومان کەمەکۆن چەند ڕۆژ جارێتەوە؟ وەڵی نا هەفتەیە دوو هەفتە ئاوە ئەمان توێ چارەسەر ئەم خەڵکە بکرێت وەکەم موچەکە نییە هەر ئاوەکەمان بدەنێ لێرەوە پەیامم بۆ سەرۆکی حکومەت و جێگرەکەی ئەوەیەکە خەڵک بیاوەژی وا بێت دەوەڵای وانابێت زۆرێک لە کەسوکاری ئەنفال و قوربانیانی جینۆساید لەم قەزایە نیشتەجێن کێشەی گەورەی ئێستای قەزاکە خواستێکی زۆر سادەی هەر هاوڵاتیەکە کە لە هەر شوێنێکی دنیا بێ حکومەت ئەمە یەکەمیشێتی ئەویش ئاوی خواردنەوەی خاوێنە ماڵەکان بەم جۆرە ناچارن ئەم هەموو تەنکیە دانێن هێشتا ژیانیان ناڕوە هێشتا بێ ئاو نەوتەفرۆشن گومرگمان هەیە داهاتی زۆری باجمان هەیە داهاتی زۆری ڕسوماتمان هەیە بەڵام بەداخەوە لە ڕووی خزمەتگوزاریەوە زۆرینەی شار و شارۆچکان گیرۆدەی خزمەتگوزاری جۆرا و جۆرن بەتایبەت ئێرە کە پایتەختی شەهیدانە پایتەختی شەهید و ئەنفالە بەداخەوە زیاتر هەر لە دوای ڕاپەڕینەوە ڕوبەڕووی کێشەی بێئاوی و ئاوی خواردن بوونەتەوە من لێرەوە پەیامم بۆ سەرۆکی حکومەت و جێگرەکەیەتی ئێوە لە زۆر بۆنا بەڵێنی زۆر زۆر گەورە دەن لە هەڵبژاردنەکانە بەڵێنی گەورەتاندا بەڵێنی هەلی کارتاندا بەڵێنی خۆشگوزارانیتاندا بەڵێنی ئاوەدانیتاندا بەڵێنی چارەسەرکردنی گرفتەکانتاندا بەڵێنی بەوەفابوونتاندا لەگەڵ کەسوکاری شەهیدان لەگەڵ خەڵکی ئەنفال و جینۆساید لێیانە پرسم کوا بەڵێنەکانتان تەماشاکەن دیمەنی تەنکی چۆن دیمەنی شارەکەی تێکداوە بە سەریەکە سەربانی هەموو ماڵێگە بینی بە ناچاری 4 تەنکی و 5 تەنکی داناوە ئەمە ئەو ئاوە شیرینەیە کە 10 ساڵە خەڵکی چەمچەماڵ چاوەڕێیەکە ڕاستتر وایە بڵێم 30 ساڵە خەڵکی چەمچەماڵ چاوەڕێیەکە پرۆژەیەکی پێویستە کە نزیکەی خەمڵێنراوە لە 2009 بە 130 میلیارد دینار ئێستا بە پێی هێندێک لێکدانەوە پیان وایە ئەو پرۆژەیە ئەکرێت بە 100 میلیارد دینار تەواو بکرێت کە نزیکەی 80 میلیۆن دۆلارەکە ئەو پارەی کە لە مەرزی باشماخ بە قاچاقچێتی ئەبرێت بۆ گیرفانی هێندێک بەرپرس مانگانە 30 میلیۆن دۆلارە بۆ 2 مانگ یەکاتە 6 میلیۆن دۆلار بۆ 2 مانگ و 15 ڕۆژی ئەم ئاوە شیرینە ئەگەێنێتە ئەو قەزا خۆشەویستە ڕزگاریانە بێ لە تینوێتی ڕزگاریانە بێ لەو گرفتە گەورە لێرەوە پەیامم بۆ سەرۆکی حکومەت و جێگرەکەی ئەوەیەکە تکایە لەوە زیاتر بەسە خەڵکی کوردستان مەکەنە قوربانی ململانەکانتان مەیکەنە قوربانی سیستمی خراپ مەیکەنە قوربانی گەندەڵی 2 ساڵەیەوە بەڵێنە دەن بە خەڵک کە چاکسازیەکەن کوا چاکسازیەکەتان چیتان کرد هەموو هەڵبژاردنێک یەنە قەزاکان شارەکان نەگەڕێن بەڵێنی گەورە گەورە بە خەڵکەدەن یەکێک لە بەڵێنەکان ئەمەیە کە هەموو هەڵبژاردنەکان بە خەڵکی قەزای چەمچەماڵتان داوە کە پرۆژەی ئاوی گۆبتەپە چەمچەماڵ تەواوەکەین و ئاوی پێویستان پێگەیەنین کوا پرۆژەکە بۆ نەتان کرد پارەی نەوتە هەیە لە گومرگەوە پارەتان دەسەکەوێت لە باجەوە پارەتان دەسەکەوێت لە ڕسوماتەوە پارەتان دەسەکەوێت یەک جار لە مێژووی خۆتانە واز لە ململانەکان بێنن سنوورێک بۆ قاچاقچێتی و دزی و گەندەڵی دابنێن پرۆژەی خزمەتگوزاری بۆ خەڵک بکەن ئەکرێت خەڵکی ستەمدیدەی کوردستان بە تایبەت ئەو کەسانەی لە دوای شاڵاوە دڕندانەکانی ئەنفال بەجێمان خۆشەویستەکانیان تا ئێستا جێسک و پریسکەکانیان لە بیابانەکانی عەرعەرە و نەگەڕاوەتەوە چاوەڕێیانەکەن لێرەش ئەوان بە زیندوێتی ئاوی شیرینیان دەست نەکەوێ ئاویان دەست نەکەوێ هەفتەی جارێ ئاویان بۆ هەڵبکرێ هەر کێشەیەکیش دروست بێت بۆی بڕینی کارەبا بۆی شکانی بۆریەوە 10 ڕۆژ جارێ 15 ڕۆژ جارێ سوێنتانە دەم بەخوای گەورە ئێوە لە ماڵەکانی خۆتانە ئاوتان ئاوایە هەفتەی جارێ ئاوتان بۆ هەڵات ئەسڵەن هەر ئاگادارن سیستمی ئاو لە ماڵەکەتان ناچۆنە ئەسڵەن ئەم جۆرە ئاوانە هەرە خۆنەوە ئەی بۆ میلەتەکەتان وابێ بۆ خەڵکەکەتان وابژی هەر خەڵکەکە نا بەڕێزترین خەڵک بەشی گەورەی ئەنفال لەم قەزا خۆشەویستە کۆبەتەوە کە ناسراوە بە قەزای پایتەختی شەهید و ئەنفال